بەڵێ سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. زانیاریەکانی سۆرانتان بۆ ئەخەمە ڕوو سەرەتا بە کەش و هەوای ناوچەکە دەست پێ یەکەم. دیارە و شەپۆڵە بەفر و بارانەی کە ڕووی لە هەرێمی کوردستان کردووە ئەمڕۆژ بەردەوامی ئەبێتن تاوەکو ئێوارە بە پێی پێشبینیەکانی کەشناسی هەرێمی کوردستان لە ناوچە شاخاویەکانی ئیدارەی سۆران بەفرێکی زۆر باریوە بە تایبەتی لە حاجیۆمەران ڕێژێکی باشی بەفرباریوە و ئاستەنجی هاتوچۆی دروست کردووە. من ئەمەوێ ئاماژە بەڕاگەنراوێکی دەواازەی نێودەوڵەتی حاجیۆمەران بدەم کە چەند خولەکێک پێش ئێستا بڵاوی کردوتەوە. ئەمە ئاگاداریەکەیانە ئەڵێ بەهۆی هاتنی بەفرێکی زۆر و بەردەوامی بارینی بەفر سەختی ڕێگاکان و نالەباری کەشوهەوە داوا لە تەواوی گەشتیاران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق دەکەینەوە ئەگەر زۆر ناچار نەبن بۆ هاتوچۆ سەردانی دەواازەکەمان نەکەن و لە باشتربوونی هاتوچۆ وەڕێگاکان دواتر ئاگادارتان دەکەینەوە. دیارە بەفرێکی زۆر لە حاجیۆمەران باریوە ئەمە شوای کردووە کە ئاستەنجی هاتوچۆ دروست ببێتن لە دەواازەکە ئۆتۆمبیلەکان نەتوانن هاتوچۆ بکەن لەو ناوچەر بۆیش دەواازەی نێودەوڵەتی حاجیۆمەران ئەم ئاگاداریە بڵاو کردوێتەوە کە هاوڵاتیان سەردانی و ناوچانە نەکەن بۆ ئەوی تووشی گرفتی هاتوچۆ نەبن. لە ڕێگاکانی زیینی وەرتێ بە هەمان شێوە گرفتی هاتوچۆ هەیە و لە ڕێگای سەریبەردی سۆران بۆ سیدەکان بەهۆی بارینی بەفر گرفتی هاتوچۆ هەیە. لە سنتەری قەزای چۆمانیش لە ئێستادا بەفربارین بەردەوامی هەیە بەڵام لە سنتەری ئیدارەی سۆران تاوەکو ئێستا بەفر نەباریوە بە پێشبینیەکانی کەشناسی وایە دەبا بەرەبەیانی ئەمڕۆ لە سنتەری ئیدارەی سۆرانیش بەفرباری بە بەڵام بارانبارین بەردەوامی هەبووە شەوی ڕابردوو تاوەکو بەیانی ئەمڕۆژ بەردەوامی هەبووە بارانبارین بەڵام تاوەکو ئێستا لە سنتەری ئیدارەی سۆران بەفر نەباریوە بەڵام دەوروبەری سۆران و ناوچە شاخاویەکان تەواوی شاخەکانی دەوروبەری سۆران بەهۆی بەفربارینەوە سپی پۆش بوونە. بارانبارینی 24 کاتژمێری ڕابردوو کە بەڕێوەبەراتی کشتتوکاڵی ئیدارەی سۆران بڵاوی کردوتەوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە سنتەری ئیدارەی سۆران 19.2 ملیم بارانباریوە لە خەلیفان 26.6 ملیم بارانباریوە لە چۆمان 37 ملیم بارانباریوە لە سیدەکان 26 ملیم بارانباریوە لە ڕەواندوز 21 ملیم و لە گوندی بەرزەوە 24.7 ملیم بارانباریوە. بارانبارینی ئەم ساڵ خۆشبەختانە ڕێژەکەی زۆر زیاترە لە ساڵانی ڕابردوو و دڵخۆشکەرە. ئەگەر بینە سەر بابەتی کارەبا لە سنووری ئیدارەی سۆران پرۆژەی ڕووناچی دیارە هاوڵاتیان ڕێژێکی زۆر پاریان بۆ هاتۆتەوە هی مانجی ڕابردوو هەندێکیان 300,000 هەیە 140,000 بەپێی بەکارهێنانیان ڕێژەیەکی زۆریان بۆ هاتۆتەوە کە ئەمەش بارگرانیەکی زۆری لەسەر هاوڵاتیان دروست کردووە چکە هاوڵاتیان داهاتێکی ئەوتۆیان نییە بۆی ئەو ڕێژە زۆرە ئەو پارە زۆرەیە بە حکوومەت بدەن لە بەرامبەر ئەو کارەبایی کە پێیانەداتن. هاوڵاتیان داواکارن لەوەی کە حکوومەت بە کارەبادا بچێتەوە و ڕێژەکەی کەم بکرێتەوە چکە بارگرانیەکی زۆری دروست کردووە. هاوڵاتی هەیە تازە خێزانی پێکهێناوە کارکردنیەکی ئەوتۆی نییە ڕەنگە شاگردێک بێتن لە دوکانێک کار بکاتن مانگانەی 300,000 دینار بێتن کە لە بەرامبەر ئەوەدا چەندی بۆی خەرجەکرێت چەند بیداتن بە پارەی کارەبا چەندی خەرجی ڕۆژانە بەڕاستی حکوومەت بارگرانیەکی زۆری بۆ سەرشانی هاوڵاتیان دروست کردووە ئەم ڕێژە زۆرەیە هاوڵاتیان لە توانایاندا نییە کە پارەی کارەبا بدەن. سەرڕای ئەوە کارەبای مۆلیدە کە لە سنتەری ئیدارەی سۆران بۆتە 24 کاتژمێری ئەو کاتەی کە لە کۆرمۆرددا وە شێڵگە غازیەکە سووتێنرا بەهۆی بردومانەوە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ مۆلیدەکانی ئیدارەی سۆران کارەبایان بۆ هاوڵاتیان پێکردووە لە کاتێکدامە لەسەر حکوومەت بوو کە خەرجی مۆلیدەکان بکە بەڵام لە ئێستادا سەرقاڵی ئەوەن مۆلیدەکان کە پارە لە هاوڵاتیان وەرگرن بۆ هەر ئەمپێرێک لە نێوان 1750 دینار بۆ 2500 دینار بەپێی کاتژمێرەکانی پێکردنیان لە هاوڵاتیان وەرەگرن کە ئەمەش بارگرانیەکی ترە. حکوومەت کاتێک دەیکاتە کارەبای 24 کاتژمێری لەسەر یەتیشی ئەو کاتانی کە مۆلیدەیان پێکردووە لە بەرامبەرەوەی کە کارەبای نیشتیمانی نەبووە حکوومەت پارەکەی پێدابان بەڵام ئەم خەرجیانەشیان خستۆتە سەر شانی هاوڵاتیان لەم بارەیەشەوە گلەی زۆریان هەیە. لە بەرامبەر ئەوەی کە کارەبای سنتەری ئیدارەی سۆران 24 کاتژمێریە و نرخەکەی زۆر گرانە کە بارگرانیە لە لای شتریشەوە گوندەکان کارەبای کەمیان پێدرێتن.
ئێمە بە دووادات چونمان کردووە لە گوندەکان دوو کاتژمێر تا سێ کاتژمێر لە شەو ڕۆژێکدا کارەبا بە هاوڵاتیان ئەدرێتن لە قەزاکانی دەوروبەری سۆران. ئەوەی کە کراوەتە 24 کاتژمێر تەنها قەزای ناوەندی سۆرانە، بەڵام قەزای خەلیفان، چۆمان، ڕەواندۆ، سیدەکان ئەمانە هیچیان نەکراونەتە کارەبای 24 کاتژمێری، تەنها لە شەو ڕۆژێکدا سێ کاتژمێر کارەبایان پێدرێت. گوندەکان کارەبای مۆلیدەشیان نیە، ئەمەش گرفتێکی تریان بۆ دروست بووە کە بە تایبەتی شەوان بۆ قوتابیان ناتوانن وەکو پێویست بخوێنن، پێویست فانۆس پێیەکەن یان لەمپا یاخود لایەتی شەحن پێیەکەن. هەروەها لە لای شتریش کەم ناوچانە ناوچەی زۆر ساردن، هاوڵاتیان پێویستیان لە زستان بە ئاوی گەرم هەیە کە مەش گرفتێشترە ناتوانن ئاویان گەرم بکەن بەهۆی بێکارەباییەوە. ئەمڕۆ هەر بەهۆی سەرما و سۆڵا و بوونی بەفر لە ناوچە شاخاویەکان و هاتنی و شەپۆ لە سەرمایە دیارە پشووی فەرمی لە سەرجەم ناوەندەکانی خوێندن بە حکومی و ناحکومیەوە پشووی فەرمی ڕاگەێنراوە لە هیچ قوتابخانەیەکی سنووری ئیدارەی سۆران و پەیمانگاکانی سەر بە پەروەردە دەوام نییە و پشووی فەرمیە بەهۆی ئەو شەپۆڵە سەرماسۆڵەی ڕووی لە ناوچەکە کردووە. بەپی پێشبینیەکانی کەشناسیش ئەم شەپۆڵە تا ئێوارەی ئەمڕۆ بەردەوام دەبێت و لە ڕۆژانی پێنجشەمە پلەکانی گەرما زیاتر دائەبەزن بەهۆی ئەو شەپۆڵە سەرماسۆڵەی ڕووی لە ناوچەکە کردووە. بەڵام زانیاریەکانی ئیدارەی سۆران بوون.